لە هەرێمی کوردستان زیاتر لە 500,000 کرێکار لە کۆمپانیا و کەرتی تایبەت کار دەکەن، بەڵام لەو ڕێژەیە تەنها 39,000 کرێکار دەستەبەری کۆمەڵاتیان هەیە کە دەکاتە نزیکەی 108. چالەکێکی بواری کرێکاران دەڵێت زۆربەی مافەکانی کرێکاران زەوت کراون، جگەلەوەی دەستەبەری کۆمەڵاتیان بۆ ناکرێت بە بەهانەی قەیرانی دارایی کرێکار لە کارەکەی دەردەکرێت و بەکرەیەکی کەم و کاتێکی زۆر کاری پێدەکرێت کە ئەوەش پێچەوانە یاساکانە. دیاردەیەکی دەستی پێ کردووە لەژێر ناوی بوونی قەیرانە کرێکار دەرەکرێت لەسەر کار بەبێەوەی هیچ حسابێکی یاسایی بەپێش ئەوەی هیچ حسابی قەرەبووی بۆ بکرێت بەبێەوەی هیچ مخالفێکی قانونی کردبێت هەچەند کەسێکی تر هێن نەجێگەی بەر لە چەند ڕۆژێک کەیسێک هاتە لامان خۆی بەرەوەری ڕێکخراوێکە ڕێکخراوە نێودەوڵەتێکە کە کار بەم ڕێکخراوە لۆکاڵێکە بەڕێوبەرەکەی لابردوو بەبێەوەی هیچ حسابێ بۆ حقوقی ئەم کەسە بکە و کەسێکی شخصوتە سەر جێگەکەی ئەو. سەرۆکی لقی سلێمانی یەکێتی سەندیکاکانی کرێکاران دەڵێت جگەلەوەی زۆرێک لە کرێکاران دەستەبەری کۆمەڵاتیان بۆ نەکراوە، ئەوانەشی سوودمەند بوون لە کاتی دروستبوونی کێشە پارەکانیان پێنادرێتەوە و دەستیان پێدەکرێت. کەموکوڕی لەم یاسایەشدا هەیە کە لە ساڵانی هەشتاکان تایبەت بە کرێکاران دەرچووە. کابرا کە ئەچێت دەستەبەر کراوە فەقیرە نیەتی کرێچیە مناڵی تەلەبەی هەیە مناڵی وردیە پارەی نییە یعنی هیچ تەمینێکی تەندروستی تەمینی هیچ شتێک نییە لە وڵاتەیە بۆیە کابرا پەنابەتە بەرەوەی کە ئەو پارەیەتی بە دەستەبەر بیجێڕێتەوە بۆهۆی لە نەخۆشی یەکێک لە خانەوادەکە یاسەر خەرجیکە. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی دەڵێت خەڵک بە هەڵە لە دەستەبەری کۆمەڵاتی گەیشتون. سندوقەکە بۆ ئەوە نییە هەر کاتێک بتەوێت داوای پارەکە بکەیتەوە، ئەبێت بەشداربووان ئەوە بزانن ئەو پارەیە بۆ کاتێکە کرێکارەکە خانەنشین دەبێت یاخود وەفات دەکات و ئەو کاتە کە سوکار و وەرەسەکەی پارەی خانەنشینیەکە وەردەگرنەوە. ئەم پارەی بۆ ئەو نییە کە تۆ پارێک لە سنووقەکە دانێت و چۆنەڵی دەغیلێک کاش کاتێک بێ وەریگریتەوە ئەم پارەی تۆ بۆ زمانی خانەنشین کە لە مستەقبەلا بۆ ئەوەی کە گلەی نەکەی بڵێ من وەکو کارمەندێکی قتاعی عام داوای تاعینات بکرێت و هێن بێت داوای ئەواکەیتەوە یعنی ئەو پارەیە داواکارم لە خەڵکی وعی ئەویان هەبێ کە ئەم پارەیە دەستکاری نەکرێت یعنی وەسائلی کە هەیە شوێنی کە هەیە ئەتوانن داوای یعنی ئەو نەزان پەیوەندی بەم قانونەوە نیە بەڕاستی ئەگەر کەسێک لە عایلەکە تووشی نەخۆشی بوو داوای یان بۆ نوێ پێویستی بەم پارەیە بوو سارێ بکڕی خانوێ بکڕێ ئەو شتانە ئەمە زۆر دوورە لەوە فەلسەفەی دانانی ئەم یاسایە بۆ شێوەیە نییە کە خەڵک بیری لێکاتەوە. فەلسەفەکە بریتە لەوەی کە ئەم پارەی بۆ دان لێ وەکو مۆزەفێکی قتاعی عام لە مستەقبەلا تۆش تەقاوت بێت. ئەو کرێکارانەی لە کەرتی تایبەت کار دەکەن و دەستەبەری کۆمەڵاتی دەکەن پێویستە 117 موچەکانیان بگەڕێنەوە بۆ سندوقی دەستەبەری کۆمەڵاتی بەپێی یاساکە پێویستە لەسەر خاوەنکارەکە یاخود ئەو کۆمپانیای کرێکارەکە کاری بۆ دەکات 112 پارەکەی بۆ دەستەبەر بکات و کرێکارەکەش 105 موچەکەی. بەڵام زۆربەی کۆمپانیاکان ئامادەنین ئەو پارەیە بدەن و پابەند نابن بەم یاسایەوە. ڕامێ ڕوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.